بەڵێ دڵ بخوێنم کاتی تۆ بینەر و بیسەری ڕوودا و باش ئێمە لە کەمپی باریکەین تایبەت بە ئاوەرەکانی ڕۆژاوای کوردستان من پێشەوەی دەست بە ئەم ڕاستەوە خۆی بکەم کاتێ باسی ئەوم کرد کە ئەوان دەبێت ڕاستە خۆڕای خۆیان لەسەر ئەو داخستنی ڕوودا یا خود جێبەجەکردنی ئەو بڕیاری کە لە کانتۆنی جەزیرە بۆ داخستنی کەناڵی ڕوودا و پێیان ناخۆش بدایان و دێمە حەز دەکەین پێشەوەی کە بچین ینی ئەم ئێوارەوەمان لێ کە هەواڵەکانی ڕوودا نەبینین وە خۆیان دەڵێن ئەوان ڕوودا و بۆ ئێمە چاوی کوردانە من دەمەوێت لە ئازاری خۆیانەوە لە هەندێک هەیە لەوان کە دانیشتووی باژێری جززیرەن کاک سوهەیل خۆی خەڵکی جززیرەیە کاک سوهەیل بەرسفێتە چییە ژبەر بڕیارێ کانتۆنە جززیرە بەێ گەلک سلااو سەر ڕۆدا و سەر چ کەسێک گوتێدا کار بکەیت و سلاوی چی ملەتی مەی کوردی مەی کوردی وی ڕۆژ ئاوا و ڕۆژهلات و ڕۆژ باشۆر تەف دەکای کوردستان ئاv هێویتکن لە شەهیدی خوا و لە برینداری خوا ڕحت بن و ڕۆدا و قەناتەکە چاوی کوردایە ئیرۆ ژمەر دێ خویاکردن چێ تشتێک گۆ لە مەی سووری گۆچێت بێ ژمەر دێ خویاکردن و دێ خویاکردن ئەم ئەخبار ڕۆژ ڕۆژ لە حسێنن ساعت ئەم لەبەرن و ئەم هێوینە ئەف تشتێ نەبێ چێ ئەڵقەتەمە سیاسەتی نینە ئەمناکە نە سیاسی ئەمناکە ئەف قەناتەکە کوردە یعنی ئەم کوردیات خۆ زمانی خۆت گەرم نە زمانی عربی دیگەرن چ دەخوازی لە کانتۆنە جززیرە دەخوازی لەژێ دەخوازێتە چییە بۆ ڕوودا و دڵخوازی ئەمێ گۆرۆدا و هەری وەکە کوژەر قەناتی دەرباس بێ هەری وەری سرفرازی هەری وەری هەری منع هەنەکە بکەی هەناکە نەکەی ئەف ناکەن ترک دژمنە ئیرۆ ترک دەرباس دەبێ چیمە ڕۆدا و دەرباس نابیانی سەبای چیانی ئەم هێوینە ئەف چی نەبێن واتشان ناخوازن یعنی ئەم ملەتی کورد حتا کەنگامی و لە چاوگرتی بن و ئەم تشکی نزیک مەزیێن لە تشکی دوور یعنی چمە خویان ناکە ئین و گۆم کە خۆش بن بەهەفتوورە بەڵێ دڵ بخوێن کەسانی تریشەیە کە دەیانەوێت ڕایخوان لەسەرەوە دەرببڕن کە هەڵوێستی ئەوان زۆر پێیان ناخۆشە کە ڕوودا و لە ڕۆژاوای کوردستان یاخود لە کانتۆنی جززیرە نەمێنێ یاخود کە ئەو بڕیارە جێبەجێ بکرێ کەسی ترمان هەیە کاوانیش دایان و قسە بکەن بەرسفێ تۆ چییە دەتخوازی چی لە کانتۆنی ڕوودا وەک قەناڵی عەرەبی و جەزیرە هەموو شوون هەبێ هەموو تشتان دەردەخێنەوە ئەم خواردنە بەندی ڕوودا و ببیستن ساعت هەفت خۆسەتەن دڵبرینە جیگەرخونە دڵبخون ئەم پرژی فەعام دەکەن یانی سۆرۆنی ئەم کێم تێتگەن ئەگەر بێت ئەو بڕیارە جێبەجێ بکرێت تۆ چۆن ئەخباری جززیرە دەبیستی چۆن گوهداری دەکەیت وەڵا جەزیرە کۆ ڕوودا و هەبل جەزیرە و عەرەبیە نۆنێرم ئەت خۆزم ڕوودا و لە کۆنتۆنە جەزیرەیان ئەت خۆزم ببینم کەسی تریشێ کە بەڕاستی ئەو کاتی کە من پێیان دەڵم ڕوودا و لە کانتۆن جززیرەوە بڕیارەکە ئەو بڕیارە جێبەجێ بکرێت دەیانەوێت ئەوانیش هەمان هەڵوێستی خۆیان دەرببڕن بەڵێ سپاسی ڕۆداکەم دڵبخۆندی کەم گۆڵە کۆمانی دکەم نەڤ تشتا چێنەوێ فاتشتا ڕۆدا لە کۆمان لە ڕۆژاوە قەدەحا نەبێ زانی چاوە ئەم لازم ڕۆدا و چرا ماڵەمەیە ئەم هەر یەک ماڵی خۆ نێرە خانی نێرە کۆڵانی مەدەنە ماڵی مەدایە دەغازن ڕۆدا و تم هەبێ بەس بەڵێ دڵ بخوێن ئەوان دەیانەوێت ڕوودا و کە وەک خۆیان دەڵێن چاوی کوردانە دەیانەوێت ڕوودا و هەمیشە بەردەوام بێت و بەڕاستی هەمویان دەیانەوێت قسە بکەن لەسەرەوە چونکە من لەو کاتو کە هاتوومە تێرە ژمارێکی زۆر لە هەمنیشتیمانیانی ئاواری ڕۆژاوی کوردستان دەیانەوێت لەسەرەوە قسە بکەن چونکە پێیان ناخۆشە وە خۆیان دەڵێن ئەگەر بێت و ئەم بڕیارە جێبەجێ بکرێ ئەوە ئێمە هەڵوێستمانە بێ یاخود ئێتر نازانی لەمە دووە چاوی کوردانە چاوی کوردان ئەگەر لە باخش و باکووری ڕۆژاوای کوردستان نەبێت ئێمە هاواڵەکانمان پێ ناگات بڵێ gelek spas Şadiya Resul ji kampa barîke لەگەل مەبوو